بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب. ئەمە دەنگی یەکێک لە قورئان خوێنە کوردەکانە. کەناڵی هەیە لە یوتیوب و پێویستی بە پشتگیریە تا زیاتر بەردەوام بێت لەسەر کارەکەی. وە داوا لە هەموو بینەرە دڵسۆزەکانم دەکەم پشتگیری لە کەناڵەکەی ئەم برایە بکەن و ئاستی سەبسکرایبەکانی بەرز بکەنەوە و بینەری ڤیدیۆکانی بن کە بە دەنگە خۆشەکەی قورئانی پیرۆز دەخوێنێتەوە. لینکی کەناڵەکەی لە دیسکریپشنە. هیوادارم وەکو چاکەیەک بۆ ئێمە بسن پشتگیری لێ بکەن. سڵاوتان لێبێ هەوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئەزیز و خۆشەویست. ڕۆناڵدینۆ یەکێکە لە دیاردەنایابەکانی تۆپی پێ، توانایەکی جادووی هەبوو و شێوازی یاریکردنێکی تایبەتی هەبوو کە هاندەران چێژیان لە یاریەکانی وەردەگرت. بە زۆرێک کە ئەفسانەکانی تۆپی پێ نازناوی شارەزاترین یاریزانیان پێبەخشیوە. ئەوە جادوگەری سامپا ڕۆناڵدینۆیە. یاریزان پێڵێ دەڵێت کاتێک دەیبینم خۆمە من بیر دەهێنێتەوە. و مەرەدۆنا دەڵێ تاکە یاریزانە کە شایانی ئەوە بێ بلیت ببڕم بۆ سیرکردنی یاریەکانی. لەم ڤیدیۆیەدا دەڕاستیتان لەسەر ڕۆناڵدینۆ پێ دەڵێم، ئەویش دەربارەی منداڵیە قورسەکەی و بۆچی ڕیال مەدرید ڕەتی کردەوە و هۆکاری ڕۆشتنی لە بەرشلۆنە و دەربارەی مایە پوچبوونی و دەربارەی پەیوەندی سۆزداریەکانی و ئایا کەی پێ باشترە ڕۆناڵدۆ یاخود میسی و ئایا دەگەڕێتەوە بۆ یاریکردن یاخود نا و کۆمەڵە شتێکی تر کە لەم ڤیدیۆیەدا باسی دەکەین. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندوو بوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیرشتە نەچێ. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش بادەست بە ڤیدیۆکەمان بکەین. ژمارە 10 شوێنی لەدایک بوون و گەورەبوونی ڕۆناڵدینۆ دی ئەس مۆرێرا لە شاری پۆرتۆ ئەلگرێ لە 11 مارسی ساڵی 1970 لە بەرازیل لەدایک بووە و دەڵێن بەهۆی ناوەکیەوە کە هاوتای ناوی ئەفسانە ڕۆناڵدۆ بووە لەو کاتەدا بەناوبانگ بووە، هەر بۆیە پاشگرێک بۆ ناوەکەی زیاد کرا تا ناوەکەی جیاواز بێ و ناوەکەی ببێ بە ڕۆناڵدینۆ و زیادکراوەکە لە زمانی بەرازیلیدا بەواتای بچکۆڵە دێ لەبەر ئەوەی ڕۆناڵدینۆ بچووک بوو لەو کاتەدا و لە دوای ئەوە ناوەکەی بوو بە ڕۆناڵدینۆ گاڵچۆپ. ئەم منداڵە بچووکە لە خێزانێکی هەژار گەورە بووە لەگەڵ دوو برا و خوشکێکە و منداڵی بچووکی باوکێتی بە ناوی جواو مۆرێرا کە بۆ ماوەیەک یاریزانی تۆپی پێ بووە و دواتر لە دروستکردنی کەشتیدا کاری کردووە و دایکی ناوی مێگڵی نابی ئەسێسا کە کاری فرۆشتنی کەلوپەلی جوان کاری کردووە، ئەوش پێش ئەوەی ببێتە سستەر. هەروەک هەموو منداڵێکی تری بەرازیلی شەیدای یاری تۆپی پێ بووە و بە پێیپەتی یاری تۆپی پێی کردووە لە کۆڵانەکان و خانوە تێکشکاوەکاندا و ڕۆناڵدینۆ لەسەر ئەوە دەڵێ کە باوکم هەمیشە ئامۆژگاری دەکردم بە پێیپەتی یاری بکەم چونکە بەو زۆرە باشتر کۆنتڕۆڵی تۆپەکەم پێدەکرێ، بەڵام باوکم دەیویست ئەو ڕاستیم لێ بشارێتەوە کە پارەی نەبوو تا پێڵاوم بۆ بکڕێت. ژمارە 9 مردنی باوکی و دەستپێکردن. برا گەورەکەی ڕۆناڵدینۆ یاریزانێکی لێهاتوو بوو کە ناوی ڕۆبێرتۆیە و لەگەڵ یانی لاوانی گرێنێوەی بەرازیلی یاری دەکرد و کاتێک هەستی بە بەهرەکانی براکەی کرد بڕیاریدا کە خۆی مەشقی پێ بکە و بیکاتە ئەندامی یەکێک لە یانەکانی تۆپی پێ و لەو کاتەدا خێزانێکی بە بارێکی سەختی داراییدا تێپەڕ دەبوون و هەموو هیواکانیان لەسەر ڕۆبێرتۆ بوو تا هاوکاریان بکە بۆ گۆڕینی ئەو حاڵە خراپەی خێزانەکەیان و زۆری پێنەچوو ڕۆبێرتۆ گرێبەستێکی واژوو کرد لەگەڵ یانی گرەی نێو و یانەکە خانوویەکی بۆ خێزانەکەی دابین کرد و بارودۆخیان کەمێک باشتر بوو و ڕۆناڵدینۆ جێدەستی لەم کارەدا هەبووە کە هاوکاری براکەی کردووە بۆ گەشتن بە یانەی گرین نێو و دوای ساڵێک کاتێک ڕۆناڵدینۆ تەمەنی تەنها 5 ساڵ بوو باوکی بە شێوەیەکی ناخۆش گیانی لەدەستدا.
ئەویش کاتێک لە مەلەوانگەی ماڵەکەیان تووشی جەڵدەی دڵ بوو شۆکێکی گەورە بوو بۆ خێزانەکەیان کەوای لەم کوڕە بچووکە کرد زیاتر سوور بێ لەسەر بەرەو پێشتون و سەرکەوتن لە کاروانی تۆپی پێدا. بەڵام ڕۆبێرتۆی برایی دوای ماوەیەک وازی لە یاریکردن هێنا ئەویش کاتێک تووشی پێکانێک بوو لە قاچیدا. ژمارە 8 کاروانی تۆپی پێ لەگەڵ نادی گرێنیا و ڕۆناڵدینۆ توانە جادوویەکانی دەرخست و بۆ یەکێک لە یاریزانە لێ هاتووە تازە دەرکەوتوەکان و کاتێک تەمەنی 13 ساڵ بوو توانی 23 گۆڵ بکە لە یاریەکدا. لێرەوە نەوبانگی پەیدا کرد. دواتر لەگەڵ گەنجانی یانەکە یاری دەکرد تاگەشە تیپی یەکەمی یانەکە لە ساڵی 1998 دوای ئەوە نەوبانگێکی زۆری پەیدا کرد لە ناو خۆی وڵاتدا. لە ساڵی 2001دا ڕۆژ بۆ ئەوروپا بۆ بەشداریکردن لە پاریس سان جێرمان. دوای 2 ساڵ ڕۆشتە بەرشەلۆنا لەوێەوە 5 وەرزی نایابی بەڕێ کرد و دواتر لە ساڵی 2008 چووە میلان و لە دوای دابەزینی کتوپڕی توانەکانی یانەکەی بەجێهێشت و چووە ناو یانەی فلامینگۆی بەرازیل لە ساڵی 2011 و لەوێشەوە بۆ ئەتلانتیکۆ مێرێرۆ و دواتر بۆ گوێری تارۆی مەکسیکی و لەوێشەوە بۆ فلۆرمێنسۆی بەرازیلی ئەویش پێش ئەوەی بە تەواوی واز لە یاریکردن بهێنێت. ژمارە 7 ژیانی یانە شەوانەکان لەگەڵ توانە سەرنجڕاکێشەکانی ناوی ئەم ئەستێرە بەرازیلیە بە ژیانی یانە شەوانەکانیەوە بەستراوەتەوە کە زۆربەی هەوادارانی هاوڕان کە ئەمە هۆکاری دابەزینی لە ناکاوی ئاستی بوو کەوای کرد لە یاریگاکانی ئەوروپا بڕوە. ڕۆناڵدینۆ شەیدای ئاهەنگەکان و یانە شەوانەکان بوو و پەیوەندی ناشەرعی زۆری هەبوو لەگەڵ خانماندا و کەیسە سێکسیەکانی زۆر جار بەدوایەوە بوون بەڵام هەرگیز لەو کارانەی نەوەستا. هەر ئەوەش بەسە کە لە دەمی هاونیشتیمانیەکەوە وترا کە ڕۆناڵدینۆ پێش یاریکردنی پەیوەندی ناشەرعی کردووە لەگەڵ 2 کەسدا لە ژوورێکی یاریگای کامپنۆ لە کاتی یاریکردنی بۆ ئەو یانەیە و لە کۆتاییدا وتی من پەیوەندیم دەکرد پێش هەر یاریەکەم لەگەڵ بەرشەلۆنا ئەمە وام لێ دەکات دڵخۆش بم و دانی بەوەدانا کە فێڵی لە چەندین ئافرەت کردووە بە درێژایی ژیانی بەڵام ڕازگۆ نەبووە لە زۆرێک لە پەیوەندیەکانیدا. ژمارە 6 ژیانی سۆزداری تاکە پەیوەندی ڕسمی سۆزداری لە ژیانی ڕۆناڵدینۆ هاوسەرگیری کردنێتی لەگەڵ سەماکەری بەرازیلی بە ناوی زانیانا مێندێز لە ساڵی 2004 و دایکی منداڵەکەیەتی کە ناوی جواوە لە ئێستادا تەمەنی 15 ساڵە و لەگەڵ یانی کرۆزێرۆی بەرازیلی یاری دەکا ئەوەی جێگەی سەرنجە کە جوا و زۆرێک لە تاقیکردنەوەکانی یانەکەی تێپەڕاندووە بێ ئەوەی باستی ئەوە بکا کە کوڕی ئەفسانە ڕۆناڵدینۆیە چونکە دەیویست ڕاهێنەرەکان بە تواناکانی ڕازی بکات نەک شتێکی تر. با بگەڕینەوە بۆ ژیانی سۆزداری ڕۆناڵدینۆ کە شتێکی چاوەڕوان کراو بوو هاوسەرەکەی لی جیابێتەوە ئەویش بەهۆی دووبارە گەڕانەوە بۆ پەیوەندیەکانی لەگەڵ خانماندا کە کۆتا دانیان لە ساڵی 2016دا بوو کاتێک لە یەک کاتدا شەیدای 2 کەس بوو کە ناویان بریتی بوو لە بریسیلا کۆڵهۆ لەگەڵ بیاترێ سۆزا و نەک تەنها ئەوە بەڵکو هەردووکیانی لە کۆشکەکەی خۆی لە ریۆ دی جانێرۆ کۆ کردەوە و هەندێک دەیانگوت کە دەیەوێ هاوسەرگیری لەگەڵ هەردووکیان بکات لە یەک کاتدا کە دژی یاسای بەرازیلە کە ڕێگە بە فرەژنی نادا. هەرچەندە خێرە ئەم هەواڵانەی بە درۆ خستەوە بەڵام دووبارە ڕازگۆ نەبوو لەگەڵ پەیوەندیەکەی لەگەڵ ئەم دوو خانمەش. ژمارە 5 ریال مەدرید ڕەتی کردەوە لە ساڵی 2003 ئیدارەی ریال مەدرید پاشگەز بۆیەوە لە واژووکردنی بۆند لەگەڵ ئەستێرەی بەرازیلی لە پاریس سان جێرمان ئەویش بە هۆکارێکی سەیر کە هەندێک لە ڕۆژنامە بەریتانیەکان لە دواییدا ئاشکرایان کرد کە ڕۆناڵدینۆ زۆر ناشرین بوو لە لای ئیدارەی ئەو کاتی ریال مەدرید و گونجاونیە بۆ ڕێکلامەکانی ریال مەدرید و لە نێوان بێکام و ڕۆناڵدینۆ بێکام هەڵبژێردرا لەبەر ئەوەی کەسێکی زۆر قۆز بوو لە چاو ڕۆناڵدینۆ و پارێکی زۆری بۆ ریال مەدرید پەیدا دەکرد هەر بۆیە ریال مەدرید توانی لە بەرشەلۆنەی بەرێت و هەر لەو ساڵەدا بارشا سەرکەوتوو بوو لە گواستنەوەی ڕۆناڵدینۆ و سەلماندی کە زۆر جوانە کاتێک بابەتەکانی دەهێنێتە سەر تۆپی پێ و سەرکردایەتی بەرشەی کرد تا ببێتە پاڵەوانی ئەوروپا و وای لە هاندەرانی ریال کرد کە چەپڵەی بۆ لێ بدەن لە یاریگای بێرنابێۆ. ژمارە 4 بۆچی لە بەرشەلۆنە ڕۆشت بە درێژایی 5 ساڵ لە کامپنۆ ڕۆناڵدینۆ بزوێنەری بەرشەلۆنە بوو و چەندین دەستکەوتی بەدەستهێنا بەڵام دوای ئەوەی گواردیۆلا ڕاهێنەرایەتی گرتە دەست
لە ساڵی 2008 ڕۆناڵدینۆ بە باشترین کاتەکانی تێپەڕ نەدەبوو و ڕاهێنەرە ئیسپانیەکە شێوازی ژیانی لە دەرەوەی یاریگاکانی بەدڵ نەبوو، ئەوێش بەپێی چەند بەڵگەیەک و داوای لە ئیدارەی یانەکە کرد کە بیفرۆشن لەگەڵ ئیتۆ دیگۆ. ئەمەش ئەو شتەیە کە ڕۆناڵدینۆ لە بارەیەوە قسەی کردووە کە ئەو بەڵگانە پشت ڕاست دەکاتەوە. کاتێک وتی ڕۆشتنم لە بەرشلۆنا بڕیاری خۆم بوو، لەبەر ئەوە هەموو شتێکم لەگەڵ یانەکە بەدەستهێنا و بە دوای ڕکابەری نوێدا دەگەڕام و پەیوەندیم لەگەڵ گواردیۆلا هەمیشە باش بووە و لەگەڵ براکەی لە کۆمپانیای نایکی وەرزشی کارم دەکرد. ژمارە 3 ڕاستی مایە پوچبوونی. هەندێک هەواڵ بڵاو بۆیەوە لەسەر مایە پوچبوونی ئەم ئەستێرە بەرازیلیا و هەندێک لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە ئەوەی پژڕاست کردەوە کە دادگایەک لە باشووری بەرازیل بڕیارێکی دەرکردووە کە ڕێگە نادا لە سەدا 57 مڵکەکانی بەکاربهێنێ و پێبژاردنیەکی گەورەی کرد بەهۆی دروستکردنی ڕێڕەوێکی ئاوی لە بەردەم ماڵەکەیدا بەنایاسایی و هەروەها بانکەکانی بەرازیل ئەویان وت کە هەژمارەکەی تەنها 7 دۆلاری تێدایە و وازی لە جەوازە بەرازیلەکەی و ئیسپانیەکەی هێنا. ئەوش لە پێناو کۆتایی هاتنی ئەم کێشانە هەرچەندە ڕۆناڵدینۆ لەم بارەیەوە هیچ قسەیەکی نەکردووە و لە ئێستادا ئەم هەواڵانە تەنها هەواڵێکی ڕۆژنامەین و ئەگەر سەیری شێوازی ژیانی ڕۆناڵدینۆ بکەین ئەوە ئەو ژمارەیە پێچەوانە دەکاتەوە کە لە هەژماری بانکەکەیدا هەیە و بە دڵنیاییەوە زیاد لە هەژمارێکی بانکی هەیە لە بانکە جیاوازەکان بە تایبەت لە دەرەوەی بەرازیل بە جۆرێک کە ئەم یاریزانە چەندین ڕێکلامی کردووە لە ساڵی ڕابردوودا و بۆندێکی واژوو کرد لەگەڵ کۆمپانیای نایک و کۆمەڵێک شتی تر کە بە دڵنیاییەوە پارەیەکی زۆری بۆ کۆکردوتەوە. ژمارە 2 لایەنەکانی تری ژیانی. یەکەم گۆڵی لەگەڵ بەرشلۆنا گۆڵێکی زۆر سەرنجڕاکێش بوو کە دژی ئیشپیلیا تۆماری کرد. لەو کاتەدا دڵخۆشی هاندەرانی کامپنۆ بە شێوەیەکی مەترسیدار زیادی کرد بە جۆرێک یەکێک لە بوو مەلەرزە پیاوەکان تۆماری کرد. ڕۆناڵدینۆ ئەفسانی ئەرجەنتی مەرادۆنا وەکو پێشەنگی خۆی سیر دەکا لە کاتێکدا کە ڕۆناڵدینۆ یەکێک بوو لەو سێ یاریزانەی کە هاندەرانی سانتیاگۆ بێرنابێۆ چەپڵیان بۆ لێداوە لە کاتی یاریکردنیان بە درێسی بەرشەلۆنەوە. ئەوانش مەرادۆنا و ڕۆناڵدینۆ و ئینێستا بوون. لەلایەکی ترەوە لە ساڵی 2005 و لە کاتی ڕێکلامکردن بۆ پێڵاوە تازەکەی کۆمپانیای نایک لە کاتی وێنەگرتندا یاریزانەکە توانی 4 جار لە سەریەک تۆپەکە بدات بە بربەستەکەدا و لە دوای بڵاوکردنەوەی ئەو ڤیدیۆیە لە یوتیوب زیاتر لە 1 ملیۆن کەس سەیری کرد و لەو کاتەدا یەکەم ڤیدیۆ بوو کە ئەو ژمارەیە بەدەست بهێنێ لە مێژووی یوتیوبدا بە دڵنیاییەوە زۆرێک لە ئێمە سەیرمان کردووە. ژمارە 1 ڕۆناڵدۆ یان میسی. ڕۆناڵدینۆ وای دەبینێ کە مێسی لە ڕۆناڵدۆ باشترە و لەم دواییانەدا ڕۆناڵدۆی لە پێکهاتە یاریزانە نایابەکان لە مێژووی پاڵەوانەتی ئەوروپیەکان دوور خستەوە کە پێک هاتبوو لە بوفۆن، ماڵدینی، زۆنتێر، کارلۆس، کاڤۆ لەگەڵ ماکلیلی و چەند کەسێکی تریش و لە مانگی ڕابردوودا هەندێک لە هەواڵەکان ئەویان پژڕاست کردەوە کە گفتوگۆکان دەستی پێکردووە لە نێوان ڕۆناڵدینۆ و یانی مەغموری وڵاتی ماڵتا کە ناوی مێرتی گارایە. ئەویش بۆ واژووکردنی گرێبەز لەگەڵ ڕۆناڵدینۆ و گەڕانەوەی بۆ نێو یاریگاکان لە گرێبەستێکدا کە یەکێک لە بازرگانەکان ئەنجامی دەدا کە پەیوەندیەکی بەهێزی هەیە لەگەڵ ڕۆناڵدینۆ، بەڵام تا ئێستا هیچ شتێک فەرمی نییە، بەڵام هێشتا گفتوگۆکان بەردەوامن. ئەوێش بە پێی قسەی سەرۆکی یانی ماڵتیەکە بێت. ولكنها تصل الآن إلى شافي والهجوم أيضا يتواصل ئەمەش کۆمەڵێک زانیاری بوون لەسەر یەکێک لە نایابترین یاریزانەکان کە لە بەرازیلەوە گەشەی کردووە و ئێوەش ڕاتانسیە لەسەر ڕۆناڵدینۆ دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و ئایا پێشتر ئەم زانیاریانەتان زانی بوو یاخود نا. دەتوانن ڕاو پێشنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێ کە ئەگەر هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە
و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.